لاندێک گەڕێکچیان کردیانی دایان بڕیە شوێن کەس پێشماوی خۆیەوە پارچە پارچە دایبڕی دەتوانن سوودی لێ ببینن ساڵی بە ساڵێک بخێنە ناو عەردەکەیان استفادە لێ بکەن. ئەوە ئێستا کە ئامادەیە بۆ ئەوەی بەکاری بینین ژێرەوەی تەمەشاکە ژێرەوەی هەشتان باشتر بووە وەکو زڵێکی پەینێکی سروشتی بیرۆکەیە هەیە لە شوێنی دیکەش هەیە بە تایبەتی لە دەرەوە زیاتر هەیە وەکو با بڵێن لە سەرەتاوە کە ئەمە دانیشتی ئەو گەڕەکەین دیتمان ئەو ساحەیە کە شوێنێکی فراوانە و تەرخان کراوە بۆ وەکو سەوزایی بەڵام چەندین ساڵە با بڵێن فرامۆش کراوە زبل و خاشاک و ئەوەی لێ فرەدەدرا با بڵێن دیمەنێکی ناشیرن و بۆنی ناشیرن و ناخۆشی بەو منتقەیە بەخشی بوو تر بیرمانێ کردەوە گوتمان لە زیاتیەوەی هەر کەسێک بێتن و با بڵێن پێشماڵەکەی خۆی بیکاتە حەدیقەی تایبەت بەخۆی گوتمان بیکەینە باخچەکی گشتیوی بۆ ئەوەی هەموو خەڵک سوودی لێ وەربگریتن لەبەرەوە بە هاوکاری مامۆستا غەزایی و هەروە بە هاوکاری خەڵکی گەڕک تروا پرس و ڕاشمان پێکردن کە ئەمە نیازی شتی وامان هەیە کە بۆ تەبان گوتمان لە بۆ بەرژەوەنی گشتیە و ئەو بیرۆکەیەمان دەستمان پێکرد بە جێبەجێکردنی سەرەتا تەبان پاکمان کردەوە هەمومان پاک کردەوە لە هەرچی زبل و خاشاک هەیە دوای ئەوە ڕاستمان کرد اینجا دەستمان کرد بە ئەوەی بیرمان کردەوە زۆرە دارێک بچینین بیرمان کردەوە ئەو دارانەی کە با بڵێن زیاتر تەحملی گەرما و یا با بڵێن ژینگەی ناوچەکەمان دەکاتن بیرمان کردەوە زەیتون بچێنین کە با بڵێن بە بەرەنگاری ئەوەی دەکاتن با بڵێن وشتی هەروەها خاڵێکی دیکەش بێگومان زەیتون با بڵێن ئەسلەکەی کوردستانە و هەروە عەفرینی دەلالیش تەبعاان یەکێکە لەو شارە خۆشەویستانەی کە با بڵێن بە کانگەی چاندنی زەیتون دەسیندرێ و لە خۆشەویستی عەفرینیش زەیتونمە هەڵبژار بێزگەلەوە جۆرێک داریشی دیکە کە کازوارینایە ئەویش کام با بڵێن بەرەنگاری وشتی و گەرمی هەیە ئەو دارانەمان چاند و دەستمان کرد بە ئاودانی خاڵێکی دیکەی گرنگ کە لە بەرنامەی چاندەکەمان و وەکو تەواوکەری ئیشەکەمانە ئەوەیە کە ئێمە خۆمان پاشماوەی ئەو دارانە لەگەڵ پاشماوەی با بڵێن سەوزە و میوەی ئەوەی لە ماڵەوەکە بەکاری دێنین و کە خەڵک فڕێ دەدا ئەوانە ئێمە فڕێ نادەین لەگە زبل و خاشاکی دیکە شوێنێکی تایبەتمان لە بۆ کردووە بۆ ئەوەی کۆمپۆز بەرهەم بینی کۆمپۆز مەبەستمان پەیینی ئۆرگانیە تر ئەوە دەگەنیتن دەڕزیتن بۆ ساڵی داهاتوو وەکو پەیینێک بەکاری دێنینەوە بۆ ئەوەی دارەکانمان پێ بەهێز بکەین و سوود لەو پاشماوانە ببینی بێگومان ئەوەی کە ئێستامە کردیتمان لە ڕاستیدا دەبێت شارەوانی بەو ئەرکە هەڵبسیتن ئەچی شارەوانیە ئەو شوێنانێک کە تەرخانی کردووە لە بۆ سەوزایی دەبی دار و نەمام و سەوزایی لێ بچینی و خۆشی ئیدامەی بکاتون و با بڵێن ئاوی بداتون و پاچی بکاتەوە با بڵێ هەڵپاچین و ئانەی لە بۆ بکە بەڵام کە دیتمان چەند ساڵێک ئێمە لێرە دانیشتوینە ئەو شتە نەکرایە ئەمە خۆمان بە ئەرکە هەستین لە ناحیەی ڕێگیری و هیچ ڕێگرێکمان لێ نەکراوەواتر پێویستە نەک ڕێگریمان لێ بکرێ خۆمان ئەمە چاوەڕوان دەکەی سوپاسیش بکرێن لەبەرەوە ئێمە بە ئەرچی شارەوانی هەڵساینە ڕاستە لە بۆ با بڵێن ژینگەی گەڕەکەکەی خۆمانی خۆش کردو بەڵام ئەمە لە ڕاستیدا کاری شارەوانی دەبێت بەو ئەرکە هەڵبستیتە ڕووبەرەکەی نزیکەی دۆنمێک دەبیتن دۆنمێکە ڕووبەرەکەی با بڵێن گەلێک زۆر نییە بەڵام ناحێ ئاودانەکەی ئێمە بخۆمان لەسەر ئەرچی خۆمان ئاوی دەدەین ینی لەسەر با بڵێن سەعات و ئەوەی ئاوی خۆمان یعنی لەسەر با بڵێ خۆمان وەکو پارە لەسەرمان ڕادەوەستیت وەکو ئەرکێکی خۆمانە بەڵام بۆ سوودی گشتیە حەزمان لێ ینی ئەو جۆرە نمونانە زۆر بیتن لە هەموو گەڕەکەکان خەڵک پێشماڵی خۆی و دەوروبەری خۆی ژینگەکەی خۆی خاوێن بکاتەوە بۆ ئەوەی بەگشتی ینی ژینگەکی پاک و خاوێن لە بۆ کوردستانەکەمان دروست بکەین.
ئێرە دەی نوێی زانکۆیە ئەو ساحە لە پێشمان بوو تەمان ئەو ساحەیە زۆر پیس بوو بە هاوکاری مامۆستایان و لەگەڵ دکتۆر قاسم ئێمە هەستین ئەو باخەمان دروست کرد دار زەیتون و چەند دەرسنەوەبەرێکمان چەند لێرەدا بۆ سوودی گشتی و بە هاوکاری مامۆستایان هەتا ئێستا بەریان نەبووە لە بەرەوەی ئەمە 3 ساڵە چاندوتمان ئەو 3 ساڵە ئامۆژگاریمان بۆ خەڵک ئەوەیە ئەوانیش وەکو ئێمە بەردەوام لەدار چاندن لەبەرەوەی سوودی گشتی هەیە و بۆ ژینگەی وڵاتەکەمان بەسوودە مە بەستمان لەوە بوو ئێرە بە پاچی ڕابگرین ژینگەیەکی جوان لە بۆ ئەم گەڕەکە فراهم بکەین دووبارە بەکاری وردەدار و پاشماوی خواردنە لەو ساڵەماندا ئاوی پێدا دەکەین فترە بەخۆی لە جێگای خۆی دەڕزیتن